لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن من لە سلێمانی و میوانێکم هەیە وری عادل بەرپرسیەوە بە یاسایی و کۆمیسیۆن و پارتە سیاسیەکان لە لەقی چواری پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمە کاک وریام کاتە باش وەکو پارتی لە سلێمانی لەو ئەنجامانە ڕازین کە لەوێ بەدەستانیاناوە. عفوا والله زۆر باش گوێم لە دەنگانە بۆ هەموو کاتێکتان باش بەس ئەفم کەی پرسیارەکە گەر دووبارە بکەیتەوە. وتم وەکو پارتی لەو ئەنجامانە ڕازین کە لە سلێمانی بەدەستانیاناوە. بەڵێ ئەم کاتتان باش سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویستیش. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کۆی پرۆسەی هەڵبژاردن لە هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ئێمە وەکو لقی چواری پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە کۆی پرۆسەکە بە تەواوەتی ڕەزامەند بووین. الحەمدولیلا لە پارێزگای سلێمانی ئەتوانم ئەوەندە بڵێم لەسەری کە بە ڕێژەیەکی بەرچاو دەنگەکانی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زیادی کردووە. ئەتوانم بڵێم لە سەرجەم شوێنەکان لە سەرجەم قەزا و ناحیەکانی ئەم شارە کە سەر بە سلێمانیە دەنگەکانی ئێمە زیادی کردووە و بە ڕێژەیەکی ئێجگار بەرزی زیادی کردووە کە مای دڵخۆشی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەمە وەکو نتیجەکەی وەکو پرسیارەکەی جەنابەت کە لە منیەکەی بەڵام ئەمە وەکو پڕبوونی پرۆسەی هەڵبژاردنەکە ئەگەر جەنابدا پێتان باش بێ مەقسەی خۆمانمانێ. بەڵێ حەسمەن من ئەمەیە بزانم پێتان خۆشە من پێم خۆشە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە لە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیش چۆن بوو؟ بەڵێ تەمان وەگاگەدارن دوێنێ پرۆسی دەنگدانی بەڕێوەچوو لە بیداەتی کردنەوەی دەرگای بنکەکان بەڕووی دەنگەرانی خۆشەویستە یەکەم کێشەکە دروست بوو. ئێمە کێشەکانمان کرد بە دوو بەشەوە ئەو کێشانەی کە کۆمیسیۆن دروستی کردبوون بەهۆی پەنجەمۆرەوە ئەو کێشانەی کە لایانی دەسەڵاتدار و لایانی حزبی دەسەڵاتدار لەم شارە دروستی کردبوو کێشەکان زیاتر بوو لەو کێشانەی کە کۆمیسیۆن دروستی کردبوو. با بێنە سەر ئەو کێشانەی کە کۆمیسیۆن دروستی کردبوو هەر لە بیداتی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی پێیە کە بابەتی کۆمیسیۆن و بابەتی پەنجەمۆر یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان لە هەرێمی کوردستان و پێویستە حسابی بۆ بکرێت و پێویست ئەم کێشە زەقە چارەسەر بکرێت و کۆمیسیۆن هاتە سەر خەت لەسەر داوای ئێمە لە سا 5 بڕیاریە ئەو کەسانی کە پەنجەمۆریان ناخوێنێتەوە حەلیان بۆ بکرێت بەڵام لە سا 5 ڕێژەیەکی ئەوەندە کەم بوو کە دادی سەرجەمە و دەنگدەرانی نەیە و هەندێک لە دەنگدەرەکانمان بەداخەوە کە درەنگتر ڕۆشت بوون بۆ پرۆسی دەنگدانەکە بابەتی تێپەڕاندنەکەیان مەجالی تێدا نەما بۆ دەنگی تیابن. ئەمە جگە لەو بابەتی تێپەڕاندنەکە لە هەر 100 کەس لە هەر 100 کەس 5 کەس ئەیتوانی دەنگ لە کۆی وێزگەیەک کە 450 کەس تێدا ئەبوایە دەنگی باە لەم 450 کەسە 23 کەس ئەبوو دەنگ با کە ئەمە ڕێژەیەکی ئێژگار کەمە بۆ تێپەڕاندن و بۆ بڕیاری کە ئەنجومەنی کۆمیسیاران یابیان لەسەر بابەتی پەنجەمۆر. ئەمما بابەتێکی تر هەبوو پێم خۆشە ئێوەش و بینەران و بیسەرانی بەڕێژ بیبیستن و بیزانن بابەتێکە بوو نە بابەتی تەخەتیەکە بوو ئەوی کە باسمان کرد و تێپەڕاندن بوو بابەتێک بوو کە بە هیچ ناوی هەبوو لە کاتی VVDیا لە جیازی VVDیا لە ئامێری ناساندن ناوی هەبوو بەڵام کە پەنجەمۆر ئەکرد یەکسەر فەیلەری پیشانەیە. پێشتر ئێمە قسەمان لەگەڵ کردبوون بۆچی پەنجەمۆر نەچی پەنجەمۆرەکە چاپ بکە وەڵام من پێشتر هەڵبژاردنی پێشت و دەنگە ماوە هیچ کێشەیەکم نەبووە. زۆربەی ئەو کەسانشی کەم حاڵەتیانە بۆ دەنگدەری پارتی بوون بە ئێمە بەنمونە بە ناو کارتی دەنگدانەکە و بە کۆد هەموو شتێکمان لایە کە بەشێکی زۆری ئەو کەسانەی کە جیهازی VVD کە جیهازی ناساندنە فەیلەری ئەیە بەمەژنی ئەتوانێت بڵێ ئەو بابەتێک لە سا 5 دەنگ با نەئەتوانێت ئەم هەڵە تەکنیکیانە نەبوایە ئەتەوێ بڵیت پارتی دەنگی زیاتری هێنا لە 100% ڕێک ئەمە بڵام ئەگەر ئەم هەڵە گەورانە و ئەم خەلەلانە نەبووە کە کۆمیسیۆن بانقەس دروستی کرد بە ڕێی من بۆ پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە سلێمانی دەنگمان زۆر زیاتر هێنا. من خۆم بەم گەنجەتی خۆمەوە بەسمەکەم نەیەخوێندەوە قوربان پەنجەکەم نەیەخوێندەوە چەندین جار توانیم بیستڕم چەندین جار بۆ شتانی کە هەیە و ئێمە شارەزاترین بۆی توانیمان پەنجەکەمان بخوێنینەوە بە ئاسانی بتوانین دەنگی خۆمان بین. ئەگینا منیش ئەگەروانە بۆ ئەچوومە لە سا 5ەکەەوە چوومە تێپەڕاندن و پەڕینەوە یعنی من بە گەنجەتی خۆم نەمەتوانی دەنگمە کە دەنگدەرێکی پارتیم جوەرە ئەو کەسانی کە تەمەنیان لە ئێمە زیاترە ئەم کێشەیە ئەم بە ئەم قەس کۆمیسیۆن دروستی کردبوو بە تایبەت بۆ دەنگدەرانی پارتی. کەواتە لەسەر ئەم بابەتانە حتممە سکاڵاتان تۆمار کردووە ئەگەر پێمان بڵێ چەند سکاڵاتان تۆمار کردووە چیتان کردووە چ ڕێکارێکی یاسایی مەڵێ بە تاکید ئێمە
هەر لە بیداتی کردنەوەی بنکەکانی دەنگدان بریکارەکانمان لە 202 بنکە لە ناو سنتەری شاری سلێمانیا 202 بنکەمان نەبوو. ئەم 202 بنکە سەرجەم ئەو بریکارانە طبعاً هەر بنکەیەک چەند وێزگەیەکی تایە. ئەم وێزگانەش هەمووی بریکاری ئێمە تیا بوو. هەموو بریکارەکانمان تەلەفۆنیان بۆ کردین کە گوایە بابەتی پەنجەمۆر و بابەتی نەخوێندنەوەی پەنجەمۆرەکانیان کێشەیەکی گەورەی و قەرباڵغێکی زۆر دروست بوو. بە نمونە ئەگەر پێت بڵم قوربان، بە نمونە ئەگەر 50 کەس لە ناو وێزگەیەکا بێ، ئەم 50 کەسە 30 کەسیان دڵیان ئەشکا نیانەتوانین دەنگمەن بۆی پەنجەمۆرەکانیانەوە. هەر لە بەیانی زۆر ئێمە بریکارەکانمان ڕاست پارکە فۆرمی 110 تایبەت بە سکاڵا داوا بکەن و بیکەن بە سکاڵا. بڵێ ئێمە چەندین سکاڵامان پێشکەش کردو لەسەر بابەتی پەنجەمۆر. ئەم پێم خۆشە ئەگەر جەنابتان ئیزن پێم و کاتتان ما بێ هەندێک بابەتی تر کە لای ئێمە دوێنێ زۆر بابەتێکی هەستیار بوو قسەی لەسەر بکەین. بابەتی دەنگدانی عەرەبەکان بوو لە ناو هەندێک لە وێزگەکانە. برا ئێمە لامانە بە داتا بە ئامار بە ناو بە کۆدی بایۆمێتریەکەیان لامانە کە لە هەندێک مەکتەب بە نمونە مەکتەبی یەکێتی کچان مەکتەبی ڕۆشنبیری حاڵەتەکان لە حاڵەتەوە بوون بە دیاردە چەندین عەرەب دەنگیا بوو کە هەمەیەکێک بوو لە نقطەکان و ئێمە سکاڵامان تۆمار کردووە لەسەر ئەم بابەتە و ڕایگشتیشی لێ ئاگادارەکەینەوە و جیهەتی پەیوەندداریشمان ئاگادار کردەوە. بۆچی ئەبێ عەرەب ناوی لە جیهازی VVD هەبێ؟ لەبەرچی عەرەب بەبێت دەنگ بات بە پەرلەمانی کوردستان. ئەم ناوانەی عەرەب چۆن تێکەڵ بە جیهازی ناساندن بۆ یعنی کارتەکەی پێ کارتی نیشتیمانەکەی من دەچای خۆم بینیم کە بە بەڵگە لامانە تەبان ئێمە لە خۆمانەوە قسە ناکەین کارتی دەنگدانەکەی ئەوەی کە من بینیم یەکیان بابلە یەکیان کارت نیشتیمانەکەی بەغدادا. ئەمانە بۆ دەنگ بن حاڵەتەکان یەکدان و دوودانە نەبوو ئێمە بە بەڵگە لامانە یامانە بە جهەتی پەیوەنددار و ئێمەش سکاڵامان تۆمار کردو لەسەر بابەتی دەنگدانی عەرەبەکان. حاڵەتەکان زۆر زیادی کردبوو. پێویستە لە هەڵبژاردین داهاتووە ئەم خاڵێکی بەلەو خاڵانەی کە پارتی دیموکراتی کوردستان حسابی بۆ بکات. چەند سکاڵاتان تۆمار کرد؟ ئەمە جگە لەو بابەتانی تر کە لە کاتی پرۆسەکە ئێمە تا ئێستا ئەوەی کە هەتا ئەم بەیانەیە بە براد وترایەوە 4 سکاڵامان تۆمار کردووە لەسەر بابەتی عەرەبەکان و بەعام لە کۆی پرۆسەکە 4 سکاڵامان تۆمار کردووە و 2 سکاڵای تریش تا پێش سەعات 3 خەریکی نووسینەوەی بوون چونکە هەتا سەعات 3 کاتماوە سکاڵەکان تەقدیمەن ئەبێ ئێستا ئەو سکاڵانەی تریشان تۆمار کردبێت. زۆر باشە. بابەتێکی تر بوونی تیمێکی حیزبی بوو لە ناو بنکەکانی دەنگدانە. ئەم بابەتە لای ئێمە بەڕاستی دەنگدەرەکانی خۆشیان نیزعاج کردبوو دەنگدەرەکانی ئێمەشان نیزعاج کردبوو. هەر کەسێکە چۆن ناو بنکەیەکی دەنگدانەوە بانگیانەکردن ناویان لێ وەرەگرتن ڕقم تەلەفۆنیان لێ وەرەگرتن سەیری کارتی بایۆمێتریەکانە کرد. هەموو ئەمانە هۆکار بوون بۆ دڵە ڕاوکێ ئەمە ئەچێتە قاڵبی تونوتیژی هەڵبژاردنەوە. جگەل لەم تیمە حیزبیەکە لەوێ بوو باشکرە داوای تەوقیتیانە کرد. من ئەم پەیامەم و 50 ئاوا لێ یەکەم بۆی ئەوانە کە لە هەڵبژاردن شارزان تێبگەن بابەتی نووسینی تەوقیت ئێمە ئەزانین بۆ چییە و هەندێک لە هەواڵانی تریش بە تاکید دەزانن بۆ چیە. نووسینی تەوقیت یان کاتی بەرواری دەنگدانەکە یەکێک بوو لەو پەیامانەی کە ئەو تیمە حیزبی کە لە بەردەم بنکەکانی دەنگدان بوو زۆر جەختیان لەسەر کردەوە ئەشیان نووسی و لەگەڵ ئەوەشە خواردنیان حازر کردبووە کەسێکە بیان زانیا دەنگدەری خۆیانە ئەچون خواردنیان پێشکەشەکردن و ئەمە جگە لە هێزێکی ئەمنی جیاوازتر لەو هێزە ئەمنی کە بۆ پاراستنی بنکەکە لێ بوو. هێزێکی ئەمنی ئێمە نەشمان نەزانی سەر بەکوێن جلڕەش بوون نەمازانی بە تایبەتی سەر بەکوێن ئەمێزە بە تەواتی تەوقی ناو بنکەکانیان یابوو ڕۆڵێکی باشیان نەیەگەڕاو هێز ئەمنیەش کە لێ بوو. ئەمە نەهەموو چوونە قاڵبی تونوتیژیەوە و ئێمە لایانی پەیوەنددارمان لێ ئاگادارکردنەوە و سکاڵاش با تۆمار کردووە. جگە لەمە لە کاتی پرۆسەی دەنگدانە لە کاتی پرۆسەی جیاکردنەوە و کۆتایی هاتن کە سەعات 6 بوو هەندێک لە بریکارەکانی ئێمە لە هەندێک بنکە زۆر بە خراپی ئەزێتیان و گرتیانن. ئێمە بە ناو لامانە ئەگەر جەنابتان کاتان هەبێ من پرسیارێکی سۆران سەرجەم جیازەکە جان بەڵێ ینی لە هەڵبژاردنەکانی پێشترە ینی بیانووی ئەوە هەبوو کە پارتی دیموکراتی کوردستان پێکاتەکان بەکارەهێنێت یان ئەوەی کە ئەو دەنگەی کە پێکاتەکانی هێنن دەنگی ڕاستەقینەی خۆیان نییە. هەر ئەمەش بوو لە دادگای فیدراڵی سکاڵایان تۆمار کرد لە 11 کورسیەوە کورسی کۆتاکان یان پێکاتەکانیان هێنایە 5 کورسی. پێت وایە ئەم جارە کە 2 کورسیان بەر سلێمانی کەوت
ڕێک پێکاتەکان خۆیان دەنگیان بە خۆیاندا و ئەوانەی کە دەرچوون نوێنەری خۆیانن. بۆ بەنوکتە قوربان لەسەر ئەم پرسیاری جەنابەت پرسیارێکی زۆر جوانە پێم خۆش بۆ پرسیارت کرد لە شارباژێر بە تایبەت لە چوارتا تورکمانەکان هزار ئەوەندە دەنگیان هێناوە برادەرێک گوتبووی چوون بۆ کەنیسە بگەڕێم هەر مزگەوتم بینی یەک دەنگی تورکمانیشی تیانە یەک ماڵی تورکمانیشی تیانە ناو چوارتا پێم سەیرە کە هزار و ئەوەندە قسوور بەڵێ مەسیحی عەفوو مەسیحی بەڵێ کریستیانەکان پێم سەیرە ینی لە ناو چوارتایە هزار و ئەوەندە دەنگیان هێناوە بە تاکی دەخۆ دیارە پەیامەکە چۆنە تەوجیهێکی حیزبی درابوو کە دەنگ بە و چونکە مەسیحی تورکمانەکان لەم سنوورانە بە دەنگێکی کەم دەرەچن ئەگەر هزار دەنگێک بێنن بە تاکید ئەبن بەندامی پەرلەمان و لە کۆتاییە ئەوان لایانی دەسەڵاتداری ئەم شارە کە سلێمانیە سوود لەو کورسیانە وەرەگرێ بۆیە بە تاکید قسەکەی جەنابەت ڕاستە لە ناو سنووری سلێمانیە مەسیحیەکان و تورکمانەکان ئێجگار کەمن و هی ئەوە نەبوو کە دوو کورسیان بۆ دیاری بکرێت بەڵام ئەوی تر بڕیارێکی سیاسی بوو کە ئەو قرارە درا جاگەر جەنابتان ئیزن بن هەندێک ئامارم لەسەر مەکتەبەکانم لەسەر خراپ ماماڵەکردنی بە کورتی مەکتەبی سۆران سەرجەم جیهازەکانیان بردن و سەرجەم ئامێرەکانیان بردبوون و نەشیان ئەیە بە نوێنەرەکانی ئێمە مەکتەبی سۆران و پێشانەوتن ئێمە خۆمان دواتر داتا و زانیاریەکانتان ئەینێ و ئەوە خۆتان کەیفی خۆتانە قبولتانە ئەوە قبولتانی ئەمەیە مەکتەبی سۆران لە سلێمانی مەکتەبی سەلاحەدین سەرجەم بریکار و سەرپرشارەکانی ئێمەیان بردووە عزیەتی سەرپرشارەکەی ئێمەیانە ئایپاد و مۆبایلیان لێ سندبوون زۆر بە خراپی ئازیەتیان نابوون ئێمە بەناو تەبەن لامە من حەز ناکەم ناوەکانیان بخوێن مەبەز ئێمە بەناو لامانە و جێتی پەیوەنددار و لایانی پەیوەندداری خۆمانمان لێ ئاگادار کردێتەوە بە شکلێکی عام بە زۆری لە بەشێکی زۆری بنکەکانە نیان ئێهێشت ڕسمی شریتی جیهازی بیکۆس بگرن یان شریتی جیهازی بیکۆسیان نەیە بە بریکارەکانی ئێمە بۆ ئەوی نەتیجەکانمان بەباشی لا نەبێ و بریکارەکانی ئێمە لێرەوە زۆر سپاسیان نەکەین بەڕاستی قارەمانانە توانیان کە بەباشی دەنگەکانی بەخوێنی خۆیان دەنگەکانی پارتیان پاراز لەم سنوورە هەر چۆنێک بوو توانیان ئەو شریتەوە دەستخەن و یان ئەگەر پیان نەیە بنکاریان لەگەڵ کردی بێتن ڕسمیان گرتووە ئەمە جگە لە عەزێدانی چەندین کەس و کە فڕاندنیان لەلایەن هێز ئەمنیەکانەوە کاتێک ئێمە ئەشمان پرسی بە دەتەچوومان بۆ کرد ئەم هێزە کێن ئەوانەی کە ئەم کاندی ئەم بریکار و سەرپرشیارانی ئێمەیان فڕاندووە جهێتی ئەمنی لەم شارەیە خوان لێ ببەریە کردیان ئەو هێزە سەر بە ئێمە نییە بە نمونە ئاسایشی سلێمانیانەوە هێزی ئێمەنی و ئێمە ئاگامان لێ نییە ئەمە ناوەی خوڕقاتی یاسایی و خوڕقاتی و تونند و تیژی هەڵبژاردن بوون ئێمە وەکو لقی چوار مەکتەبی سیاسی خۆمان و بەشی سەروی خۆمان لێ ئاگادار کردوێتەوە و پرۆسەکە بە عام پرۆسەیەکی ئێجگار سەرکەوتوو بوو بەلای ئێمەوە بەڵام ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان تەحەدا ئەکەین لە یەک بنکە لە سنووری دەسەڵاتی ئێمەیە کە ئەوان ناوی ئەنێگەنە کوردستان لا ئێمە و یەک شتە عەزیەتی یەک بریکاری هیچ لایەنێکی سیاسیمان نەیاوە پرۆسەکە زۆر بە شەفافتر و ئارامتر و ڕێک و پێکتر لە سنووری ئێمە بەڕێوە چووە بەڵام بەداخەوە لێرە لە سلێمانی تونند و توژیەکی زۆر کرا بەرامبەر بە بریکار و سەرپرشارەکانی ئێمە هەتا ئێستش هەندێکمان لە ناو جێگایە کەوتون و چارەسەر وەرەگرن. وریا عادل بەرپرسی هۆبەی یاسایی و کۆمیسیۆن و پارتە سیاسیەکان لە لەقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بوو.